باس لەواکەین کە بیمەی تەندروستی تا چەند گرنگە لە کەرتی تەندروستیە هەبێت تا چەند گرنگە بکرێت بە پرۆژه یاسایەک و بێگومان کامە مافی هەم فەرمانبەر هەموو کەسانی کە لە دائیرە و دامەزراوە حکومی هەروەها کەرتی تایبەتیشە کار دەکەن کە بیمەیەکی تەندروستی کە دڵنیایەکی تەندروستیان هەبێت و لە ساڵی 2015ەوە هەوڵ هەیە بۆەوەی یاسای بیمەی تەندروستی جێگەی بکرێتەوە لە ناو یاساکاندا بەڵام تا ئێستا ئەو بابەتە تەنها دەنگۆیە ئەمە لە ستۆدیۆ میوانجاری خات و ڕۆژان خات و شنۆ ئەشقی ببورن شنۆ ئەشقی عەبدوڵڵا ئەندامی لیژنەی کاروباری تەندروستی و ژینگە و مافی بەکاربەرمان کردووە لە پەرلەمانی کوردستان کە ڕاستەوخۆ لێرە بۆی بزانین تا چەند گرنگە پرۆژە یاسایەکی بەو شێوەیە هەبێت. خات و شنۆ بەخێر هاتی. بەخێراتی. سپاس و ئامادەبوونت. خات و شنۆ تا چەند گرنگە کە پرۆژە یاسایەک هەبێت بۆ بیمەی تەندروستی لە پەرلەمانە بۆی هەم مافی نەخۆش هەم مافی فەرمانبەر لە کەرت و دامەزراوە حکومی و گشتیەکان یاخۆت تایبەتەکانە هەبێت. سەرەتا زۆر سپاس بۆ ئێوە کە میوانداریتان کردم. سڵاوم هەیە بۆ بینەرانی خۆشەویستی کورسات نیوز. سەبارەت بە پرسیارەکەشتان بە تەوەری بەرنامەکە لە ڕاستیە بیمەی تەندروستی پرۆژە یاسای بیمەی تەندروستی پرۆژەیەکی زۆر گرنگە. ئێمە لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە دەستپێکی ئەم خولە لە دەستپێکی دەست بەکاربوومان وەکو ئەندامی پەرلەمان پرۆژەمان پێشکەش کرد. بەڵام بەداخەوە ئەم پرۆژە یاسایە هیچ کارێکی لەسەر نەکراوەتەوەکو ئێستا. ئەتوانم بڵێم تەنها دەنگۆیە تەنها شۆیەکی ئەعلامی وەزارەتی تەندروستیە ئەگەرنا لەسەر ئەرزی واقع پرۆژە یاسایی بیمەی تەندروستی پێویستی بە ئامادەسازی و زەمینەسازی هەیە لە بەرۆی کەرتی تەندروستی ئەبوایە لەم خولەی پەرلەمان و لەم کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانە بەرەو پێشتوونی زیاتری بخۆیەوە ببینی با لە چاو کابینەکانی پێشوو بەڵام بە پێچەوانەوە کەرتی تەندروستی پاشەکشەی تەواوی بخۆیەوە بینیوە. باش هۆکاری ئەمە بۆچیە؟ بۆچی لەگەڵ ئەوەی کە لە پەرلەمانی کوردستان هەوڵ دەدرێت بۆ جێگیرکردنی یاساکان بۆ بەرەو پێشبردننی کەرتی تەندروستی بەڵام لەیسادا هاتووەتە دواوە؟ ئیرادە نییە بۆ ئەو چاکسازیە. ئێمە لە خۆتان نەزانن ئەرکی سەرشانی پەرلەمانتار بەپێی پێڕەو بەپێی یاسا یەکێک لە ئەرکە هەرستەرێکیەکان بەدواداچوونە. ئێمە بەدواداچوونمان کردووە بۆ کەرتی تەندروستی بە گشتی نەخۆشخانە گشتیەکان نەخۆشخانە تایبەتەکان گەشتوینەتە ئەو قەناعەتەی کە سیاسەتێک لەناو وەزارەتی تەندروستی پەیڕەو ئەکرێ کە ئەویش سیاسەتی بەهێزکردنی نەخۆشخانە تایبەتەکان و لاوازکردنی نەخۆشخانە گشتیەکانە لە بەروی ئێمە کە بەدواداچوونی مەیدانەکەین کە گوێ لە کارمەندانی کەرتی تەندروستیەگرین کە پزیشکەکان ئەبینن کە حاڵی نەخۆش ئەبینن خاڵی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەبینن بەدەم نەخۆشخانەکانەوە ئەو واقع ئەبینین ینی لەسەر ئەرزی واقع ئەوە هەیە نەخۆشخانەی تایبەتی بەهێز کراوە نەخۆشخانەی گشتی لاواز کراوە. ئەمە سیاسەتێکە پەیڕەو ئەکرێ لە بەرۆی من وا گومان ئەەکەم ژمارەیەکی زۆر بەرپرسان لە پشتی ئەمەوەن بەرژەوەندیان هەیە لە لاوازکردنی نەخۆشخانە گشتیەکان. لە بەرۆی هەڵە نەبم بە گوێرەی دوایین داتا کە لە بەدواداچوونێکم داوەرم گرتووە نزیکەی 50 نەخۆشخانەی تایبەت هەن 50 نەخۆشخانەی تایبەت هەیە. دڵنیام کە هی بەرپرسان و باڵادەستانن کە سەر بە حەزب و لایەنە سیاسیەکانن بۆ ئەمە بەستش لە نەخۆشخانە گشتەکانە دەرمان دابین ناکرێ پێداویستی پزیشکی دابین ناکرێ نەخۆش تاوەکو ئێستا لەگەڵەوەیە کە ئێمە گرنگترین یاسا ئەرک و مافی نەخۆشمان دەرکرد ئەم یاساش جێبەجێ ناکرێ بۆ ئەوەی نەخۆش ناچار بێ ڕوو لە نەخۆشخانە تایبەتەکان بکات. ئیتر بیمەی تەندروستی من نازانم بۆچی باس ئەکرێ لەم قۆناغی ئێستاە کە ئەمە دۆخی نەخۆشخانەکانمانن. خات و ڕۆژان باس لەوە خات و ببوورە هەر بەهەڵەیەڵێم خاتژنەوە بۆچی باس لەوە کرد کە یاسا ئەرک و مافی نەخۆش تا ئێستا لە پەرلەمان و بەڵام جێبەجێ ناکرێ یاساک پرۆژە یاساکە هەیە یاسایە پرۆژە نییە یاسایە بۆچی تا ئێستا جێبەجێ نەکراوە هۆکار چێکیە لە پشتی ئەمەوەیە؟ طبعاً یاسای مافو ئەرکی نەخۆش ئەتوانم بڵێم یەکێکە لە شانازیەکانی لێژنەی تەندروستی یەکێکە لە شانازیەکانی ئێمە وەکو ئەندامی پەرلەمان کە کارمان لەسەر کرد لە بەرۆی بە درێژایی خولەکانی پێشوو سەرجەم خولەکانی پێشووی پەرلەمان سەرجەم کابینەکانی پێشووی حکوومەتی هەرێمی کوردستان هاوڵاتیانی هەرێم لە نەخۆشخانەکانە مافیان نەبوو نەخۆش هیچ مافێکی نەبوو بەڵام یاسای ماف و ئەرکی نەخۆش لەم خولەی پەرلەمانە دەرچوو هەڵە نەبووم 2 ساڵ ئەبێ ئەم یاسایە دەرچووە دەبوو بەپێی یاساکە
دەبوو ڕاستەوخۆ لە دوای دەرچوونی وەزیری پەیوەنددار کە وەزیری تەندروستیە ڕاستەوخۆ ڕێنمایی دەربکات بۆ جێبەجێکردنی ئەم یاسایە بەڵام تاوەکو ئێستا هیچ ڕێنمایەک دەرنەچە بۆ ئەم کەسێک هیچ دەستێک لە پشتی ئەمەوە هەیە کام یاسایە هەمان ئەو سیاسەتەیە کە من بۆم باس کردی سیاسەتی بەهێزکردنی نەخۆشخانە تایبەتەکان و لاوازکردنی نەخۆشخانە گشتەکان لە بەرەوەی لە یاساکە ئێمە ئاماژەمان بۆ داوایەکێک لە خاڵە هەرە گرنگەکانی یاساکە ئەوەیە کە چارەسەری نەخۆش بکرێ بە بێ بەرامبەر چارەسەر بکرێ لە بەرەوەی ئێستا هەمومان ئەزانین هەمومان نەخۆشخانە گشتەکانمان بینیوە پێویستت بە ئەچیتە نەخۆشخانەیەک و ئەڵێ دەرمانم نییە بڕۆ لە دەرەوە بیکڕە پشکنین بڕۆ لە دەرەوە پشکنینەکانت بکە ئەتوانم بڵێم ئەمە لە سلێمانی کەمترە لە چاو نەخۆشخانەکانی تر ینی لە سلێمانی بە حکمیەوەی کە هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان دامی کەرتی تەندروستی کردووە دامی نەخۆشخانەی هیوای کردووە نەخۆشخانەی پێشمەرگە تر سەرجەم نەخۆشخانەکان یەکێتی بووە بە کۆڵەکەی پشتی ئەم کەرتەکە نەڕوخێت لە داڕوخان پارێستوێتی ئەگینا هیچ هەنگاوێکی عملی لە هەولێرەوە لە وەزارەتی تەندروستیەوە لە ئەنجومەنی وەزیرانەوە بۆ پەرەو پێشبردننی کەرتی تەندروستی لە نەخۆشخانە گشتیەکان هیچ هەنگاوێک نەنراوە بە پێچەوانەوە هەنگاو نراوە لاواز بکرێت باشە بە شێوەیەکی گشتی ئێستا تۆ بازەوە دەکەیت کە لێرەدا سیاسەتەکە بۆ بەهێزکردنی نەخۆشخانەی تایبەتی وەروها لاوازکردنی کەرتی حکومی لە ڕووی تەندروستیەوە وەکو ئەندامانی پەرلەمان لە لیژنەی تەندروستی چۆن کار لەسەر ڕاگررتنی هاوسەنگی دەکەن لەم نێوەندەدا هەم لە ڕووی کەرتی تەندروستی تایبەتەوە و هەم حکومیەوە بێ هاوسەنگیەک هەبێت ئێمە بە بەردەوامی چەندین جار ینی بە بەردەوامی بە خۆشحاڵیەوە ینی وەزیری تەندروستی کە بانکێشتمان کردو بۆ لێژنا ئەم پرسیارانەمان لێ کردوون ئەو بۆ شێوەیە وەڵامیمان ئاەتەوە کە ئەوان پێویستیان بە پرۆژە یاسایەکی ترە بۆ ئەوەی کەرتی تەندروستی و کەرتی تەندروستی لە هی تایبەت و گشتی لەکتری جیا بکاتەوە مالعلم ئەمە ئەوان ئەتوانن بە بڕیاریش ئەوە بکەن یعنی ئەگەر بڕیارێک دەربکەن نرخی نەخۆشخانەکان جێگیر بکەن ئەتوانن پێویستی بە یاسانیە ڕاستە یاسا پاڵپشتێکی بێسترا بەڵام لەبەرەوەی ئەوان یاسای مافوەرکی نەخۆشیان جێبەجێ نەکردووە من متمانم بۆ نیە گەر ئەو یاساش بێ کە کەرتی گشتی و کەرتی تایبەت لەکتری جیاکاتەوە کاتە هیچ جدوایەکی نییە هیچ چارەسەری دۆخەکە ناکا گەر ئیرادە نەبێ من ئیرادە نابینم لە وەزارەتی تەندروستیەوە ئیرادە نابینم لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە بتوانێت ئەم گرفتە چارەسەر بکات باشە خاتوشنۆ باس لەوە کرد کە ئێمە جارێ پێویستمان بەوەیە کە زۆرێک لە کەم و کورتی لە ناو نەخۆشخانەکان لە وەزارەتی تەندروستی خۆیان هەیە ئەوانە جارێت چارەسەر بکەین ئەنجا پرۆژە یاسای یاخود یاسایەکمان هەبێت لە پەرلەمانە کە بەناوی بیمەی تەندروستی بێت کاتە گرنگترە جارە پێشترمانە چارەسەر بکرێت لێستادا بەنی با بڵین بیرکردنەوەیکی هەڵەیە لێستادا بیمەی تەندروستی بکرێتە بیاسا لە ئێستاە بیمەی تەندروستی من هەستەکەم موزایادەی پێواکرێ شۆی ئەعلامی بەڕێز وەزیری تەندروستیە بەداخەوە وەزیری تەندروستی ئەوەی لەسەر ئەعلام ئیشەکەونەی لەسەر ئەعلام لە ئەعلامەوە کارەکە و قسەکە ئیشە ئیداریەکانی خۆی ناکات لە بەرەوەی دەرکردنی ڕێنمایی بۆ جێبەجێکردنی یاسای مافو ئەرکی نەخۆش ئەرکی سەرشانی ئەوە 2 ساڵە نەیکردووە ماوەی 2 ساڵام ئەرکێ بەجێ نێناوە ئێمە گرفتی زۆری دەرمانیشمان هەیە لە ڕاستیە کەرتی دەرمانیش ڕێک نەخراوە قۆرخکاریەکی زۆر و گەندەڵێکی زۆر لە کەرتی دەرمانە هەیە بە هەمان شێوە گەڕێمەوە سەر ئەوەی کە چ سیاسەتێک پەیڕۆ ئەکرێت لەسەر دەرمان لە فەراغی نەبوونی یاسایەک بۆ ڕێخستنەوەی کەرتی دەرمان لە کەرتی تەندروستیە ئەویش ئەوەیە لەگەڵەوەی نەهێشتنی دەرمان لە نەخۆشخانە گشتیەکان بەوەی کە بە بەردەوامی لە کوالیتی کۆنتترۆلی دەرمان گرفت بۆ ئەو شەریکاتانە دروست ئەکرێت کە دەرمان ئەهێنن کە عقدیان هەیە چوونەتە تەندەرەکانی حکوومەتەوە لە کاتێکە لە سەدا 90 ئەو پشکنینانەی کە لە کوالیتی کۆنتترۆل ئەکرێ بۆ هەر دەرمانە لە سەدا 90 فیزیاییە لە سەدادەی کیمیاییە کات ئەخانێ بەڵام ئەو شەریکاتانەی کە دەرمان کە چوونەتە تەندەری حکوومەتەوە دەرمانەکانیان بەر کە ئەیهێنن ئەچێتە کوالیتی کۆنتترۆلەوە بۆ پشکنین 6 مانگ تاخیرە بێ هیتریش هەیە کە هیکەرتی تایبەتە بە 1 ڕۆژ پشکنینەکانی تەواو بێ ڕەنگە بە چەند سعاتێک پشکنینەکانی تەواو بکەن باشە ئەمە گرفتێکی زۆر گەورەیە بە تایبەتی ڕووی لە سلێمانی کردووە کۆمپانیەکانی دەرمان لە سلێمانی ینی زۆر بە بەردەوامی جەخت لەسەر ئەواکەنەوە هانایان بۆ ئێمە هێناوەکە لە هەولێرەوە گرفت بۆ ئەو شەریکاتانە دروستەکرێکە لە سلێمانی هەن بۆ ئەوەی دەرمان لە سلێمانی کەم بکرێتەوە پێویستە وەزیری تەندروستی سەرەتا ئەم عقلیەتی جیاکاریە لە نێوان پارێزگاکانە نەهێڵێ ئەو کاتیانی بێت زمینەسازی بۆ بیمەی تەندروستی بکات بۆ هەندێک یاسای تر بکات کە بۆ نمونە جیاکردنەوەی کەرتی تایبەت لە کەرتی گشتی ئێمە کۆبوونەوەیەکمان کرد لەگەڵ
بەڕێز لێکێک لە کۆبوونەوەکانمان لەگەڵ بەڕێز وەزیری تەندروستی بۆ نرخی نەخۆشخانە تایبەتەکان بڕیاری دەرکرد نرخی سەرجەم نەخۆشخانە تایبەتەکانی کەم کردەوە بەڵام جێبەجێ نەبوو ماوەی ساڵێک زیاتر بەسەرم بڕیارەیە تێپەڕیوە چەندین جار جەختمان کردوتەوە لە وەزیری تەندروستی کە بڕیارەکەی خۆی کە دەری کردووە جێبەجێ بکە تاوەکو ئێستا جێبەجێ کاری جێبەجێ نەکردنەکەی دیسان بۆ جیاوازی دەگەڕێتەوە بڵێ جیاکاری ئەکرێت نێوان پارێزگاکانە جیاکری ینی ئەوەی نەخۆشخانە تایبەتەکان کە جێبەجێ ناکە لە ڕەنگە زەختێکی تر لەسەر و خۆیەوە هەبێت لەسەر وەزیری تەندروستی ئەویش ئەو دەسەڵاتەی نەبێت لە بەرەوەیەکو پێم وتی کەسانی پلە باڵا لە پشتی ئەوەون کە تجارەت بە دەرمانەوە ئەکەن بەرژەوەندیان هەیە لەم دۆخە نەخۆشخانەی تایبەتیان هەیە ڕەنگە ینی من گومانەکەم گەشتومەتەوە قەناعەتێ کە ڕەنگە دەسەڵاتێکی لە خۆشی باڵاتر هەبێ لە بەڕێز وەزیری تەندروستی کە ناتوانێت بچێتە ژێرباری بڕیارەکانی خۆشیەوە کاتە لێسا ناتوانین بڵین هەڵەکە یاخود کەم و کورتیەکە لە وەزارەتی تەندروستی خود وەزیری تەندروستیەوە هەیە ئەو بڕیارەکەی دەرکردو یاساکەی دەرکردو ڕێنمایەکەی دەرکردو بەڵام لەلایەن ئەوانەوە جێبەجێ ناکرێت بەڵێ بە دڵنیاییەوە خۆی وەزیری تەندروستی مەسئولیەتی ئەوە ئەنی بڕیار دەرکا بێ جێبەجێ بکرێت کە جێبەجێ نەکرا ئەو ئەبێ ئیجراعاتی خۆی بکات ئەو ئەبێ بە دوواداچوونی خۆی بکات ئەو ئەبێ ڕاستیەکان بۆ ڕای گشتی بخاتە ڕوو بەڵام ئەو دیفاع لەم دۆخە ئەکات ئەو لە کەرتی تەندروستی ڕازیە ئەو ئەڵێ هیچ گرفتێک لە نەخۆشخانە گشتیەکانە نییە ماعلم نەخۆشخان بڕۆ سەیری گەرمیان بکە من سەیری گەرمیانم کردووە بینایەکی زۆر جوانە دەرمانی تیانە بینایەکی زۆر پێشکەوتووە زۆر تازەیە بەڵام هەر کەسێک بۆ نمونە چەندین پێشمەرگە بەداخەوە کە لەو سنوورە لە کاتی هێرشەکانی داعشە هاتنە گەرمیان لەبەری لەو سنوورە نزیک بوون لەوێ هیچی بۆ نەئەکرا ئەگوازرایەوە بۆ سلێمانی لە ڕێگا لەبەر ئەوە گیانی لەدەست ئەدا لە بەرەوەی چارەسەری سەرەتایی لەوێ نەبوو ئەنی زۆری ئەو پێشمەرگانی کە شەهید بوون لەو سنوورە بەشێکی زۆریان لەبەر نەبوونی چارەسەر لە نەخۆشخانەکانی گەرمیان بەڕێگاوە بەدەم ڕێگاوە کە ئاهێنرانە سلێمانی لەو ڕێگەیە شەهید بوون بەداخەوە لە بۆ نمونە لە هەڵەبجە ینی هەمومان ئەزانین دۆخێکی زۆر تایبەت لەسەر هەڵەبجە هەیە هاوڵاتیانی هەڵەبجە نازیان هەیە لەسەر هەموو کوردستان بەو پێیکە قوربانیەکی زۆریان داوە کیمیابارانیان بینیوە دۆخی تەندروستی هەموو تاک بە تاکی هاوڵاتیانی ئەوێ پێویستی بە چارەسەرە هەمویان پێویستیان بە چارەسەرە بەم هۆیشەوە ئەبوایە ئەولویەتی حکوومەتی هەرێمی کوردستان بەتایبەتی وەزارەتی تەندروستی ئەوە بێ پێشکەوتوترین تاقیگا پێشکەوتوترین نەخۆشخانە پێشکەوتوترین کۆگای دەرمان باشترین چارەسەر لە هەڵەبجە بووە بە جۆرێک وایە کە لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان ڕویان لە هەڵەبجە بکردایە نەک بە پێچەوانەوە ئێستا سنتەری مەمۆگرافی نییە نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیایی 2022 لەو کاتۆ تا ئێستا هێشتا یعنی هاوڵاتیان نەیانتوانی وسودمەند بن لەم نەخۆشخانەیە کۆگای دەرمانی نییە باوەڕەکەن کۆگای دەرمان سجنێکە خێرخواز سپلیت و شتیان بۆ دابین کردووە ینی کۆگایەکی پێشکەوتو لەم شارانە مەحرەقەی لێنە مەحرەقەیەکی کۆن و شکای سلێمانیان بردووە بە هزار هەڵچاکیان کردوتەوە ئەمێ دۆخی تەندروستی لە پارێزگای هەڵەبجە لە کاتێکە ئەبینین کە ئەم هەموو کەم و کورتێ لە پارێزگای هەڵەبجە هەیە بەڵام وەکو ناحیەیەکیش مامەڵی لەگەڵا ناکرێ پزیشکی نییە دەرمانی نییە نەخۆشخانەی نییە سنتەری قەستەرەی دڵبەست لە هەڵەبجە نییە تەنها قەستەرەی دڵبەست لە هەڵەبجە نییە ینی ئەبوایە بەس لەوێ هەبێ ئەگەر یەک قەستەرەی دڵ لە کوردستانە هەبوایە لەوێ بێت بەڵام بەداخەوە بەس لەوێ نییە لە ماوەکانی پێشوشبینیمان دامەزراندن بۆ زاخۆ 100 کارمەند لەوێ دامەزرا بەڵام خۆبەخشی بۆ هەڵەبجە ڕەت کردەوە دیارە ئەم یعنی ئەم سیاسەتە بەوازحی دیارە کە چ جۆرە بیرکردنەوەیەکە چ جۆرە قۆرخکاریەکە بەتەواوەتی خۆرخکردنی وەزارەتی تەندروستی لە کاتێکە ئەمە وەزارەتێکی خەدەمیە یعنی جیاوازی نییە لە نێوان نەخۆشێک کە گیان لە دەست ئەدا بەهۆی نەخۆشیەکەەوە لە هەر شوێنێکی ئەم کوردستانە بێ هەمویان ینی کەسێک لە زاخۆ بێ لە هەولێر بێ لە سلێمانی بێ لە هەڵەبجە بێ براو کەس و کار و خوشک و برای یەکترین ئەم باشە خات و شنۆ بە شێوەیەکی گشتی پێشتر باست کرد کە بەڕێز وەزیر تەندروستیتان بان کردووە بۆ ئەوەی ئەم کێشۆگیر و گرفتانە بگێنن و خاڵە سەرکیەکانی بەردەم کەرتی تەندروستی کە لە ئێستادا کلێنی گەورە و کێشەی گەورەی دروست کردووە پێی بگێنن بەڵامی ئەو بۆ جێبەجێ نەکردنی ئەو هەنگاوانی کە پێشتر کاری لەسەر کراوە چی بوون ئەو ناڵێت جێبەجێ نەکراوە ئەو ئەڵێ کەرتی تەندروستی هیچ گرفتێکی نییە گرفت هەیە بەڵام زۆر نییە بەو شێوێنیە کە ئێمە باسیەکەین ماعلم ئێمە بە راپۆرت یعنی کە من سەردانی هەر نەخۆشخانەیەک ئەەکەم سەررجەم کەم و کورتەکان ئەنووسم بۆ نمونە سەردانی ئاکرێم کرد
وتم جیهازێک ینی ڕێکخراوێکی خێرخواز هێناوێتی بۆ نەخۆشخانەیەک خێرا لەوێ گواستیانەوە ئێستام جیهازە دیار نەماوە تێگەی ئەڵێ وانە ینی من کە چوومەتە نەخۆشخانەکە لە کارمەندی تەندروستی لە پزیشک ئەم زانیاریە وەرگرت نووسراویان پیشانمدا بەڵام دواتر ڕەتی کردو ئەڵێ بە هیچ جۆرێک شتێکی وانە جیهاز هەیە لە نەخۆشخانەی هەولێر شارراوەتەوە فرۆشراوە کڕین و مامەڵی پێوەکراوە پرسیار لە وەزیری تەندروستیکەی ئەڵێ وانە بەداخەوە ئەبوایە قیادەی حزبەکانی کوردستان ینی بگەنە ئەو قەناعەتەی لێ سندنەوەی متمانە لە وەزیرێک کە سەرکەوتو نیە کە خزمەتی خەڵک ناکا زۆر ئاساییە لەبەرەوەی وەزیری تەندروستی بە هیچ جۆرەی خزمەتی هاوڵاتیان یاریمی کوردستانی نەکردووە ینی ئەمە واقعەکە هەموو ینی گەر بچیتە نەخۆشخانەکانەوە هەر بە دوواداچوون نەکەی بچیتە نەخۆش بکەوی کەسێکت نەخۆش بکەوێت تەنها سەردانی نەخۆشخانەکان بکەی بە وازەحی ئەمە ئەبینی باشە ئەم خزمەت نەکردنە بە شێوەیەکی گشتی دەگەڕێتەوە بۆ بیرۆڕای سیاسی یاخود نەبوونی بودجێ بە شێوەیەکی گشتی کە بۆ کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان دابین نەکراوە کامیانە نەبوونی بودجە بۆ هەموو وەزارەتێک ڕاستە بەس بۆ وەزارەتی تەندروستی ڕاست نییە لەبەرەوەی وەزارەتی تەندروستی وەزارەتێکی خەدەمیە داهاتی خۆی لە خۆی خەرجەکاتەوە وەزیری تەندروستی باش بوو ینی خاڵێکی زۆر گرنگ بوو سپاس دەکەم بیرت خستمەوە 7 ملیار قەرزی هێناوەتە سەر سندوقی داهات سندوقی کۆمەک بۆ توشبوانی شێرپەنجە ماڵعلم لەسەر ئەو سندوقا پرۆژەی ئەکرێ بۆ ینی ئەجیزەی لەسەر ئەکرێ بەشێکی دەرمانی لەسەر دابین ئەکرێ ئەو سندوق لە سایی ئیدارەدانی وەزیری تەندروستی کە بە نایاسایی ئیدارەیدا 2 ساڵی ئیداری سندوقی دەماڵعلم لە دەسەڵاتی ئەو نەبوو بەڵام ئێستا 7 ملیار قەرزارە کە شایستەی دارایی شەریکاتی دەرمانە ئەبێ ینی ئەو شەریکاتانی کە دەرمان دابینەکان عقدیان لەگەڵ وەزارەت هەیە لە ڕێی ئەو سندوقەوە دەعم ئەکرێن بەڵام ئێستا کە ئەوان دەرمان دابین ناکەن کە نەخۆشخانەی هیوا بێ دەرمان ئەبێ سەبەبەکەی چییە پارەیان لە سندوق نێشتووە وەزیری تەندروستی پارەی لە سندوقان نێشتووە باشە خاتوشنەوەک و پەرلەمانتاران بەتایبەت کە لە لیژنەی تەندروستین لە پەرلەمانی کوردستانە چیتان کردو بۆی کە ئەم گر و گرفتانە ئەم کەم و کوڕیە ئەم کەم و کورتیانە لە وەزارەتەکەدا نەمێنێت ئەگەر کەم و کورتی نەهێڵی لە هەر وەزارەتێک ئەبێ وەزیرەکە خۆی نەیهێڵێەوە تا ئێوە چیتان کردووە هەوڵەکانی ئێوە چی بۆ تا ئێستا هەوڵەکانی ئێمە بە دوواداچوونەکەین هۆکار و چارەسەر گرفتەکان دەستی شانەکەین هۆکارەکان بۆ وەزیر ئەخەینە ڕوو خستومانەتە ڕوو چارەسەرەکەمان خستۆتە ڕوو پێمان وتووە کە جێبەجێی ناکە ئیتر هەنگاوێکی تریەتە پێشەوە کە ئەویش لێستاندنەوەی متمانەیە لە وەزیری تەندروستی لێ پرساندنە ینی بەڵام لەبەرەوەی ئەمە بابەتێکی تەواو سیاسی تاوەکو ئێستا لە پەرلەمانی کوردستان لە هیچ خولێکی پەرلەمانی کوردستان لەم خولێشە بدڵنیاییەوە پرساندن بۆ هیچ وەزیرێک ناکرێت لەبەر هۆکاری سیاسی باشە بە شێوەیەکی گشتی بابەتێکی دیکە هەیە کە کۆمپانیەکانی تایبەت بە هێنانی دەرمانە ئەوانش کە بە لە کەرتی تایبەت کار دەکەن گلەی ئەوەیان هەیە کە لێستا داوانش کارەکانیان بەردەست بۆتەوە وەڵامی ئێوە بۆ ئەم بابەتە چیە بە دوواداچوونتان بۆ ئەم بابەتە چییە؟ ئێمە بە دوواداچوونمان بۆ ئەم بابەتە کردووە ڕاستە گەورەترین گرفتی دەرمان لە سلێمانی کوالیتی کۆنتترۆڵە کوالیتی کۆنتترۆلی دەرمان هەر شەریکەیەک لە سلێمانیەوە بێت لە کوالیتی کۆنتترۆل جاریوە هەبووە لە 6 مانگ بەلایانی کەم 6 مانگ وەڵامیان نادرێتەوە تا 9 مانگیش پشکنینی ئەو دەرمانات دوا ئەخات و دەرمان هەیە هەمومان نەزانین بە 1 ساڵ ئەکسپایرە بێ کەواتە ئەم خاوەنی ئەم کۆمپانیایە کە ئەم دەرمانانە ساغکاتەوە تەنها 1 مانگی لەبەردەستە بۆی دەرمانەکەی فاغکاتەوە کوالیتی کۆنتترۆلی دەرمان کوالیتی کۆنتترۆلی دەرمان دوای ئەخات پشکنینەکان لە سلێمانی لە ئێستاە لە سەدا هەفتای ئەو شەریکاتانێک کە لە سلێمانی کاریانە کرد شەریکەکانیان لێرە بوو بنکەیان گواستۆتەوە بۆ هەولێر لێدا ئەنیشن بۆی گرفتیان بۆ دروست نەکرێت لەبەرەوەی دەرمان لە باشەمێکتر نیە لە هۆکارانی کە دەرمان کەمە ئێمە هەر ناکرێبی بەستینەوە بۆ وەزارەتی تەندروستی و یاخۆت ئەمە هۆکارێکی دیکە نیە دەرمان کەم نییە دەرمان بە هیچ جۆرێک ئەم دواخستنی پشکنینە ئەم دواخستنی نابێتە هۆی ئەوەی کە دووبارە بەڵێ دواخستنی پشکنینی دەرمانی ئەو شەریکاتانەی کە لە سلێمانین وای کردووە کە دەرمان لە سلێمانی کەم بێتەوە یاخود نەمێنێ لەگەڵەوەشا لە کەرتی تایبەت باشترە ینی لە سایدڵەکان لە بچیتە دەرەوە دەست ئەکەوێ بەڵام جار هەبووە کە دەرمان دەست نەکەوتووە لە نەخۆشخانە هیوا ئەم گرفتە زۆر دەرئەکەوێت لەبەرەوەی نەخۆشەکانی ئەوێت تایبەتترن لە نەخۆشخانە گشتەکان بچیت ئەمە بۆ هەم پارێزگاکان وەکو یەکە یاخۆ دەمەش جیاکاریە هەت
بۆ هەموو پارێزگاکان لە ڕاستیە من سەردانی ئاکرێندی بە کوالیتی کۆنتترۆڵەوە هەیە بەڵێ من سەردانی ئاکرێم کردووە سەردانی شەقڵاوم کردووە سەردانی هەم سنووری هەولێر و سنووری بادینانیشم کردووە سیاسەتی لاوازکردنی کەرتی تایبەت و لاوازکردنی کەرتی گشتی و بەهێزکردنی کەرتی تایبەت بۆ هەموو هەرێمی کوردستانە بەڵام نەهێشتنی دەرمان تەنها بۆ سلێمانە تەنها بۆ زۆنی سەوزە بەداخەوە ئەڵێم زۆنی سەوز بەڵام ئەمە لەم کابینەیە بەداخەوە تۆخ بۆتەوە زیاتر تۆخ بۆتەوە ئەمەش سیاسی حکوومەت وای کرد کە ئەمە مەزدەق ببێتەوە ئەم دیار دەوێت ناچار بین بڵین لە زۆنی سەوز بەم شێوەیە لە زۆنی زەرد بەم شێوەیە باشە بە شێوەیەکی گشتی لە ئێستادا کە کێشە و گیر و گرفتەکان بەم جۆرە گەیشتووە بارودۆخە کلێر بەڵام لە پاڵ ئەمەشدا پێویستە کار هەبێت و ببردەوامیش کار هەیە بۆ باشترکردنی کەرتی تەندروستی و بەتایبەت لەلایەن لیژنەی تەندروستی لە ئەندام پەرلەمانایانی کوردستان بابەتێکەیە کە چەند ڕۆژێک پێش ئێستا باسی لەسەر کرا کە پرۆژە یاسایەک ئامادە بکرێ بۆ بیمەی تەندروستی هەرچەنە خۆت باس لەوە دەکەی کە لە ئێستادا کەرتی تەندروستی هاتووەتە دواوە ئامادەکردن بۆ ئەم بابەتە هیچ زووە هێشتا کاری گرنگتر ماوە لەگەڵ هۆشدا کارکردن لەسەرم بابەتانە تا چەندە گرنگە تا چەندەوا دەکات کە ئەگەر درەنگتریش بێت بیری لێ بکەنەوەوانێ و هەنگاوی بەرەو پێشتر بنێن طبعاً بۆ هیچ پرۆژە یاسایەک زوو نییە بەڵکو درەنگە بەڵێ لە بەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی هێندە ساوان نییە وەزارەتی تەندروستی تازە نییە دروست کراوە دەمێکە هەیە پرۆژە یاساکان هەمووی لەسەر ڕەفەکانی وەزارەتی تەندروستیە تۆزی لەسەر نیشتووە بەس ماوە جێبەجێ بکات جێبەجێ ناکات لەبەرەوە ئەم وەکو ئاماژەم پێدای فراکسیۆنی یەکەتی بیمەی تەندروستی پێشکەش کرد پێشکەشی لێژنەی تەندروستی سەرۆکایەتی پەرلەمان ئاڕاستەی لێژنەی تەندروستی کرا ئاڕاستەی حکوومەت کرا بۆ ئەوی دراسە بکرێ و لەگەڵ وەزیری تەندروستی چەندین جار باس کراوە باسمان لەوە کردووە پرسیارمان کردووە هەنگاوەکانی بەکوێ گەشتووە ئەوان گوایە لە هەوڵەکانیان بەردەوام من کە کار لەسەر ئەم پرۆژەیەکەن بەڵام لەسەر ئەرزی واقع لە نەخۆشخانەکانە ئامادەسازی نییە ینی گرفتی سیاسی هەیە ینی ئەوەنەی گرفتی سیاسی زاڵە بەسەر کەرتی تەندروستیە یعنی وەکو وەزارەتێکی خەدەمی خزمەتی خەڵکی هەرێمی کوردستانی نەکردووە زۆر جەختیش لەسەرەوەکەمەوە هەموو وەزارەتێک ینی گرفتی بودجێ هەبێ وەزارەتی تەندروستی گرفتی بودجێ نییە لەبەرەوەی لەسەر داهاتی خۆی مەصرفی خۆیەکاتەوە بەڵێ خاتوشنەوە شقی عەبدوڵڵا ئەندامی لیژنەی کاروباری تەندروستی و ژینگە و مافی بەکاربەر لە پەرلەمانی کوردستان زۆر سپاس بۆ ئامادەبوونت بۆ هیوای کە بەرپرسانیش بتوانن بیرێکی گرنگ لەم بابەتە بکەنەوە لەبەرەوەی پەیوەندی بە نەخۆش و بە بەرژەوەندی گشتیەوە هەیە.